بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەوێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەکەمەوە. ئەم ئەڵقەیەمان تایبەت کردووە بە ئەو سکاڵایی لە ماوەکانی ڕابردوودا بەشێک لە فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی چەند پارێزەرێکەوە سکاڵایان لە حکوومەتی هەرێم کردووە سەبارەت بە پێنەدانی ئەو موچانەی کە لە بەغداوە هاتوون و دەمانەوێت لەم ئەڵقەیەدا تەواوی ئەو زانیاریانە وەرگرین سەبارەت بەو داوای موچەخۆرانی هەرێمی کوردستان و لە دادگای فیدراڵی عێراق سکاڵا تۆمار کراوە. ئایا ئەم دادگایە تا چەند دەتوانێت ئەم داوایە بۆ فەرمانبەران بباتەوە لە ڕێگەی ئەم دادگایەوە تا چەند دەتوانن موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایان ئەو داوایی هەیەە ئەو ئیستحقاقەی داوای دەکەن بەدەستی بێنەوە. لە لایەکی ترەوە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەگەر دادگاکە لازمی کردکە و موچانە بداتەوە بە موچەخۆران و فەرمانبەران تا چەند لە توانایی دارایی حکوومەتی هەرێمی کوردستاندایە بتوانێت موچانە بگەڕێنێتەوە بۆ فەرمانبەران و موچەخۆران. من هیچی تر کات بە پێشەکێکمەوە ناکوژم، چەند هەواڵێکی ئابووریمان هەیە دواتر میوانەکەتان پێ ئاشنا دەکەم و گفتوگۆی زیاتر لەو بارەوە دەکەین. هەواڵی یەکەممان نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان زیاتر دادەبەزێت. ئەمڕۆ نرخی نەوتی خاوی برنت و نەوتی خاوی تەکساسی ئەمریکی لە بازاڕەکانی جیهان دابەزینی بەرچاوی بەخۆ بین. بەپێی مامەڵەی ئەمڕۆ نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان دابەزینی بەرچاوی بەخۆ بینیوە و بە جۆرێک نرخی هەر بەرمیلێک نەوتی خاوی برنت بە 61.93 دۆلار مامەڵەی پێوە کرا، لە کاتێکدا پێشتر بە 63.66 سنت بوو. هاوکات نرخی یەک بەرمیل نەوتی خاوی تەکساسی ڕۆژهەڵاتی ئەمریکا بە 55.30 دۆلار مامەڵەی پێوە کراوە، لە کاتێکدا پێشتر بە 56.12 دۆلار مامەڵەی پێوە کرابوو. ڕاگەندراوێک لە وەزارەتی داراییەوە لەبارەی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان لەسەر پرۆسەی دابەشکردنی موچەی مانگی نیسان. وەزارەتی دارایی هەرێم ڕاگەندراوێک بڵاو دەکاتەوە و ئاشکرای دەکات کە بە گەیشتنی بڕەپارەی پێویست لە بەغداوە دابەشکردنی موچە بەردەوام دەبێت. هەرچەندە بەپێی کاتی دیاریکراوی خۆی لە سەرەتای ئەم مانگەوە وەزارەتی دارایی هەرێم دەستی بە دابەشکردنی موچەی چەند وەزارەتێک کردووە، بەڵام گەیشتنی پارەی لە بەغداوە بۆ تاواکاری پێدانی موچە ماوەی چەند ڕۆژێک لە کاتی دیاریکراوی خۆی دواکەوتوو. بەپێی ئەو پارەیەش حکوومەتی هەرێم ناتوانێت بورن. بەبێ ئەو پارەیەش حکوومەتی هەرێم ناتوانێت لە دابینکردن و پێدانی موچەی تاوا بە وەزارەتەکانی تر بەردەوام بێت. لەو بارەشەوە سەرچاوێکی وەزارەتی دارایی ئاشکرای کردووە کە بۆ دەستپێکردنەوەی دابەشکردنی موچە لە ڕۆژی یەکشەممەی داهاتوودا چاوەڕوانی گەشتنی پارەکەی بەغدا دەکەن و بە بێ گەیشتنی ئەو پارێژ ناتوان هیچ گۆڕانکاریەک لە خشتەی دابەشکردنی موچەدا بکەن. ئاماژەی بەوەش کردووە کە ڕەنگە هۆکاری دواکەوتنی پارەی بەغدا بەهۆی سەرقاڵی وەزیری دارایی عێراقەوە بووبێت کە وای کردووە لە ئیمزا لە سەرکردنی خەرجکردنی پارەکە بۆ هەرێم دوابکەوێت و ئەگەر ڕۆژی یەکشەممەش دەست بە پێدانی موچە بکرێتەوە ئەوە موچی وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی دابەش دەکرێت. پێویستە بشوترێت تا ئەمڕۆکە کە 27 2019 تەنها 5 وەزارەت موچەی مانگی نیسانیان وەرگرتووە. هەواڵێکی تری ئابووریمان جموجوڵی بازرگانی لە دەروازەی باشماخ لە 140 دابەزیوە بەهۆی پەکخستنی ببورن بەهۆی یەکخستنی تعریفەی گومرگی داهاتە گومرگیەکانی هەرێمی کوردستان لە 25 زیادیان کردووە، بەڵام جموجۆڵی بازرگانی لە دەروازە سنوورەکانی هەرێمی کوردستان دابەزیوە. ئێستا بۆی هەرزانی نرخی گواستنەوە و چاوپۆشی لە هەندێک ڕێنمایی بازرگانان بۆ هێنانی شتومەک زیاتر دەروازەی قەسر لە بەسرە بەکاردێنن. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی پلان و بەدواداچوون لە وەزارەتی بازرگانی و پیشسازی هەرێمی کوردستان کە پشتی بەداتەی وڵاتانی هەناردەکار بەستووە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا عێراق بای زیاتر لە 141 ملیار و 935 ملیۆن دۆلار کەڵای لە 103 وڵاتەوە هاوردە کردووە. بۆی هەرزانی نرخی گواستنەوەوە پێشتر بازرگانان بەندەری قەسریان بەکاردێنا. بۆ نمونە لە ساڵی 2016 بای 40 ملیار و 580 ملیۆن دۆلار کاڵا هاوردەی عێراق و هەرێمی کوردستان کراوە.
کە نزیکەی لە 160 لە ڕێگەی خاڵە سنوورەکانی عێراق و بە تایبەتی قەسرەوە بووە. بەڵام دوایەوەی عێراق ڕسمی گومرگی زیاد کرد، ئەم جوڵە بازرگانیە گوازرایەوە بۆ دەواازەکانی هەرێمی کوردستان. ئەم جوڵە بازرگانیش بەڕوونی لە داتاکانی 2 ساڵی ڕابردوودا دەردەکەوێت کە ساڵی 2017 بای زیاتر لە 49 میلیارد دلار کاڵە هاوردەی عێراق کراوە کە نزیکەی لە 150 لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە هێنراوە. ساڵی 2018 بای نزیکەی 52 میلیارد دلار کاڵە هاوردە کراو، نزیکەی لە 155 لە ڕێگەی خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە. بەڵام بەهۆی یەکخستنی تعریفەی گومرگیەوە جارێکی دیکە ئەو جوڵە بازرگانیە لە دەواازەکانی هەرێمی کوردستانەوە بۆ دەواازەی قەسر گوازراوەتەوە. نەوزاد ئەدهەم بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی پیشسازی و بازرگانی ئاماژەی بۆەوە کردووە کە پێشتر بۆی کەمی ڕسمی گومرگی و ئاسانکاری ئێمە بۆ بازرگانان نزیکەی لە 160 ئەو کاڵایانەی بۆ عێراق هاوردە دەکرا لە ڕێگەی دەواازە سنوورەکانی کوردستانەوە بووە. بەڵام بۆی یەخستنی تعریفە و ڕسمی گومرگی خەریکام جوڵە بازرگانیە لە دەواازە سنوورەکانی کوردستان ڕوو لە کەمی دەکات. بە پێی بەدواداچوون و ئەو زانیاریانەی لە کۆمپانیا بازرگانیەکانەوە بەدەستیان گەشتووە، نەوزاد ئەدهەم دەڵێت لە قەسر نرخی گواستنەوەی کاڵە هەرزانە و تعریفەی گومرگیش وەکو خۆی جێبەجێ ناکرێت. بۆیە بازرگانان بۆ هاوردەکردنی کاڵە جارێکی دیکە ڕویان لەو دەواازەیە کردوێتەوە. لەلای بەرپرسانی هەرێمی کوردستان هەرزوو ڕایانگەیان کە یەخستنی تعریفەی گومرگی لە قازانجی کوردستانە و داها زیاد دەکات. بەڵام نەوزاد ئەدهەم دەڵێت زیادبوونی داهاتی گومرگەکان پەیوەندی بە زیادبوونی ڕسمی گومرگیەوە هەیە. بۆ نمونە پێشتر بۆ حاویەک کاڵا لە گومرگی ئیبراهیم خەلیل 4500 دلار وەردەگیرێت، ئێستا زیاتر لە 6000 دلار وەردەگیرێت. بەڵام ژمارەی ئەو بار هەڵگرانەی لەم دەواازەوە تێپەڕ دەبن بەراورد بە پێشتر زۆر کەم بۆتەوە. بۆیە یەخستنی تعریفەی گومرگی زیانی گەورەی بە جوڵی بازرگانی هەرێمی کوردستان گەیاندووە. نەوزاد ئەدهەم پێشبینیش دەکات لە کۆتایی ئەم ساڵ جوڵەی بازرگانی لە خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان زۆر کەمتر ببێتەوە. بە پێی ئامارێکی نافەرمیش تەنها لە شاری هەولێر نزیکەی 50 کۆمپانیای گواستنەوەی کاڵا هەن، نزیکەی لە 195 بازرگانان بۆ هێنانی کاڵا پشت بە کۆمپانیەکانی گواستنەوە دەبەستن. کۆمپانیای ئامون بۆ بازرگانی گشتی و گواستنەوەی کاڵاش یەکێکە لە کۆمپانیا چالەکانی بواری گواستنەوە کە کاڵا لە چین و ئیمارات و وڵاتانی دیکەی ئاسیاوە بۆ عێراق دەگوازێتەوە. بەڵە بەڕێزان هەر سەبارەت بە تەوەرەکەم هاوکارانم راپۆرتێکیان ئامادە کردووە سەبارەت بەو سکاڵایی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. پێکەوە بینەری راپۆرتەکە دەبین، دواتر لەگەڵ میوانەکەم شەنوکەوی بابەتەکە دەکەین. فەرموو. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەت شەپۆ لە نەڕەزایەتیەکانی چین و توێژە جیاوازەکان دەستیان پێکردوتەوە و ئەمڕۆ چەند توێژێک لە هەولێر خۆپیشاندانیان ئەنجامدا. لە بەردەم بینای ئەنجومەنی وەزیران کۆمەڵی کەم ئەندامان بۆ داواکردنی مافەکانیان کۆبوونەوە بوو. داوایان کرد حکوومەتی نوێ بەدەم داواکاریەکانیانەوە بچێت. نوێنەری خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێت بەهۆی قەیرانی داراییەوە زۆر ماندوو کراوین، زۆر سوکایەتیمان پێکراوە و زۆر برسی کراوین. بەهۆی قەیرانی داراییەوە زۆرمان نەهامەتی چەشت، زۆر برسی کراین، زۆر سوکایەتیمان پێکرا، زۆر پشت گوێ خراین. هەر بۆیە بە مافی ڕەوای خۆمانی دەزانین ئەم کابینە نوێیە، ئەم حکوومەتە نوێیە، ئەم خەڵکە نوێیە یەکەم داخوازی کەمەندامان بنجێبەجێ بکەن. داخوازیەکانمان داخوازی 100,000 کەمەندامە، داخوازی مناڵی شەلل دەماغە، داخوازی پیر و پەکەوتەیە، داخوازی ئەو گەنجانەیە کە لەم 4 ساڵەدا هیچ خۆشیێکیان نەبینی. زیاتر لە 150 ڕۆژە بە بیانووی تەواو نەبوونی لیژنە پزیشکەکان موچەی هەزاران کەمەندام لە هەر 4 شار و شارۆچەکانی کوردستان ڕاگیراوە. داواکارین ئەو ڕێنمایە بە زووترین کات هەڵبوەشێتەوە و ئەو 150 ڕۆژە ببێتە مژدەیەک بۆیان و موچەکانیان بۆ بگەڕێتەوە لە کاتێکدا کە ئەمڕۆ موچەی کەمەندامان دابەش دەکرێت دیسان هەزاران کەمەندام موچەکانیان ڕاگیراوە.
هەر لە هەمان ڕۆژ لە بەردەم پەرلەمانی کوردستان خاوەن کێڵگە پەلەوەریەکان گردبوونەوەیەکیان ئەنجامدا و داوا دەکەن هاوردەکردنی مریشک قەدەغە بکرێت و نوێنەرێکی خاوەن کێڵگەکان ڕاشی گەیان ساڵانە 2000 تۆن بەرهەمی گۆشتی مریشکمان هەیە و بۆ هەر کەسێک 24 کیلۆ دانراوە. ئەگەر 5 ملیۆن هاوڵاتی هەژمار بکەین ساڵانە پێویستمان بە 120,000 تۆن دەبێت و 80,000 تۆنیشمان زیاد دەبێت لە بەرهەمی ناوخۆ. ژمارەی پرۆژەکانی پەلەوەری گۆشت لە کوردستان نزیکەی 1500 پرۆژە دەبێ کە ساڵانە ملیۆنێک و 105 ملیۆن مریشک بەرهەم دێنێ و هەروەها لە کوردستان 44 هەڵهێنەر هەیە و 8 سەربڕخانە هەیە و 23 کارگەی ئالیکی پێشکەوتووی پەلەوەر هەیە لە کوردستان. نزیکەی 400 هەتا 500 هزار کەس لە خەڵکی کوردستان لەم کەرتە کار دەکەن. بەرهەمی پەلەوەری گۆشت هەروەکو باسمان کرد ساڵانە دەگاتە 200,000 تۆن. پێداویستی کوردستان بە ئستانداری جیهانی کە بۆ هەر کەسێک 24 کیلۆ دانراوە کەواتە ئەگەر گریمان خەڵکی کوردستان 5 ملیۆن کەس بێ جارانی 24 کا دەکا 120,000 تۆن. پێویستی خەڵکی کوردستانە بە مناری شیرخۆرەشەوە کەواتە 200,000 تەن کەم 120,000 تکەن دەکاتە 80,000 تۆن زیادە لە تێراخۆری خەڵکی کوردستان. ئەمە تەنها پرۆژەکانی بە مۆڵەتن و زۆر پرۆژەشمان هەیە بێ مۆڵەت لە هەوڵدان بۆ وەرگرتنی مۆڵەت. ڕاگرتنی هاوردەکردنی مریشکی بەست و زیندوو هێلکەی خواردن و ماسی دەرچوونی بڕیارێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە بەکارهێنانی گۆشتی مریشکی خۆماڵی بۆ نەخۆشخانەکان و پێشمەرگە و گرتوخانەکان دانانی نرخ بۆ مریشکی زیندوو بەست و خۆماڵی پێمان باشە مریشکی زیندوو لە هۆڵەکان بە 2250 دینار بێ و بە هاوڵاتی بفرۆشرێ بە نرخی 2500. کابینەی نوێی حکوومەت یەکەم هەنگاوی سەردانیکردنی بەغدا بوو بەپێی ئەو ئەزمونەی لەگەڵ کابینەی پێشوودا هەیە سەردانەکان بۆ چینینەوەی دەستکەوتی حزبی و مادین. چین و توێژە جیاوازیەکانیش وەک هەمیشە لە بەردەم پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی دیکە کۆ دەبنەوە وەک خۆیان دەڵێن تەنها بەڵێنی بێکرداریان پێدەدرێت. لە هەولێری پایتەختەوە عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام. دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست لەگەڵ میوانەکەم بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاح چالاکوانی کۆمەڵی مەدەنی شەنوکەوی بابەتی سکاڵای فەرمانبەران دەکەین لە دادگای فیدراڵی عێراق. کاک هەڵشۆ سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاس بۆ ئێوەش ڕێزمانەیە بۆ بینەرەکانتان لە سوپاس. کاک هەڵشۆ ئێوە ماوەیەکی دوور و درێژە وەکو چالاکوانان و ڕێکخراوانی کۆمەڵی مەدەنی سەرقاڵی ڕێخستن و کارکردن لەبارەی ئەو سکاڵانەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئێستا بەکوێ گەیشتون و هەوڵەکانتان گەیشتوتە چه ئاستێک؟ بەڵێ دیارە بە دیاریکراوی لە دوای پەسەندکردنی یاسای بودجەی عێراقی لە سەرتاسەری عێراق کە ئەوە بوو بەپێی یاساکە حکوومەتی عێراق ملزەمە بە پێدانی موچە لە یەکی 2009 بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە پێم یاسایەش بەڵام لە هەرێمی کوردستانە هەتاوەکو ئێستای لەگەڵا بێت کە ئێستێمە لە مانگی حەوتین تاوەکو ئێستا بەشێک لە وەزارەت و دەستەکان موچەی مانگی چواریان وەرگرتووە واتە 3 موچە لەم نێوەندەدا فەوتاوە کە موچەی موچەخۆران و فەرمانبەرانن لە هەرێمی کوردستان. لەسەر ئەو بابەتە فەرمانبەران و بەشێک لە مامۆستایان و موچەخۆران لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوەکان و فدراسیۆنی ڕێکخراوەکان و کۆمەڵێک چالاکوان کۆبوونەوانێ بۆەوەی کە چۆن بتوانین ئەم مافەی فەرمانبەران وەربگرینەوە لە پاش ئیسیشارەکردن بە کۆمەڵێک کەسانی یاسایی داواکاری و تەکلیفمان خستە بەردەم کۆمەڵێک پارێزەر بۆ تۆمارکردنی داوای یاسایی لە دادگای ئیتیحادی بە ئامانجیەوەی کە بتوانرێت ئەم بابەتە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە بەغداد ئەم نیزاعە یەکلا بکاتەوە. بە سپاسە و پارێزەرانە کە ژمارەیان 15 پارێزەرە لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکان
هەسان بەوەی کە بەڵێنیان ناکە ئەمان ببنە وەکیلی ئەم فەرمانبەرانە بەبێ بەرامبەر داواکان بۆ تۆمار بکەن و ئێمەش کەوتینە ئەوەی کە چۆن بتوانین لە ڕێگەی تەواصل و پەیوەندەکانی خۆمانەوە و بتوانین وەکالەت بۆ ئەم پارێزەرانە بکەینەوە بۆ ئەنجامدانی ڕێکارەکانی یاسایی لە دادگای باڵای اتحادی. لە دوای ئەوە فکرێکی کاتە پێشەوە بۆی کە موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایان سەرجەم موچەخۆران لە هەرێمی کوردستان گلەی و گازندەی ئەوە نەکەن کە بڵێن ئێمەش نەمان بیستووە ئەمە شتێکی زۆر داخراو بووە یاخو شەفاف نەبووە. ئێمە هەستاین ئەمەمان بڵاو کردەوە لە ڕێگەی دەستگاکانی میدیای بینرا و بیسرا و خوێندراوە بۆ ئەوەی کە بگات بە هەموو موچەخۆران لە هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە ئیسیجابەیەک و پێشوازێکی باشی لێکرا لە ئەتوانم بڵێم لە بەشێکی زۆر لە هەرێمی کوردستان لەلایەن موچەخۆرانەوە. ئێستا لە سەرقاڵەوەین کە ئەو فترەکەمەی کە ماوە لە بەردەسمانە بۆ کردنەوەی وەکالەتەکان و تاوەکو کۆتایی ئەم مانگە وەکالەتەکان سەرجەمیان ڕادەستی پارێزەرەکان بکەین بۆ گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو ناحەقەی کە بەرامبەر موچەخۆران لە هەرێمی کوردستان کراوە. موچەخۆر فەرمانبەر لە هەرێمی کوردستان لە هەر شار و شارۆچکەیەک لە هەرێمی کوردستان بێتە کوێ وەکالەتەکە بکاتەوە. مەسەلەن چۆن پەیوەندیتان پێوە بکات. ئەمە زۆر گرنگە. فەرمانبەر ئێستا زۆرێکی ئاگای لەم بابەتە نیە و ناشزانێت چۆن هەنگاو بنێت. بەڵێ تەبیعی کردنەوەی یاخودکردن بە وەکیلی بۆ تۆمارکردنی داوای یاسایی لە ڕێگەی پارێزەرانەوە شتێکی عامە و شکڵەن لە هەموو دادنووسەکانە هەیە کە کردنی بە وەکیلی ئەو ژمارە پارێزەری کە ئێمە تەخوینمان کردوون بۆ تۆمارکردنی داوای یاسایی بە سوپاس و جاریکە ئەڵێم کە ئەمانە بەخۆ بەخش بەبێ هیچ وەرگرتنیشی بەرامبەر ئەم داوایەمان بۆ تۆمارەکەن. بەڵام ئەوەی ئێمە لەبەرەوەی ژمارەی ناوی پارێزەرەکان 15 پارێزەر لە ناو کڵێشەکانە کەمێک جیابێتەوە بۆیە هاتوون کڵێشێکی تایبەتمان ئامادە کردووە و لە زۆرێک لە زۆر لە دادنووسەکانە بوونی هەیە و دەتوانن سەردانی فەرمانگەکانی دادنووس چ لە سلێمانی چ لە قەزاوناحەکان بکەن یاخود پەیوەندی شخصی بەو گروپ و ڕێکخرا و چالاگوانانەوە بکەن بۆ ناردنی ئەو کڵێشەیە لە ڕێگەکانی ڤایبەر یاخود هەر ڕێگەیەکی کەناڵێکی ڕاگەاندن بێت بۆ ناردنی ئەو کڵێشەیە تاوەکو بتوانن لەم چەند ڕۆژەی کەمەی کەماوە وەکالەت بکەنەوانێ بۆی ئێمە لیان وەربگرینەوە و ڕادەستی پارێزەرەکانی کەین بۆ ڕایکردنی ئەو ڕێکارە یاساییانەی کە پێویستە لە دادگای باڵای اتحادی بگیرێتە بەر. تاسەتە چەند وەکالەت کراوەتەوە؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە وەکوتم سەرەتا لە دەرەوەی میدیاکراو لە دەروی میدیاکانەمان کردووە بەڵام ئێستا لەبەر ڕۆژانە گۆڕانکاری بەسەر ژمارەکایە و تەنها کەسێکیش نییە مەسەلە چەند کەس و گروپێکی نێمە ئەو وەکالەتانە هەم کۆەکەینەوە هەمیش ڕاوێژین بەو کەسانەی کە وەکالەتەکەنەوە بۆیە ژمارەی دیاریکراوم لە بەردەستانیە لە ئێستا. زۆر باشە. گەیشتە ئەو حەدەی کە ینی کورد وتەنی دڵی پێ خۆشکرێ؟ بەڵێ لە ڕاستیە خۆی لە دادگای باڵای اتحادی هەموو ئەو ڕێکارانە یاخود ئەو ئیجراتە یاساییانەی بۆ تۆمارکردنی داوایەکی یاسایی مەقبولە و قبول کراوە ئەوەیە کە ژمارەیە خەڵک کە زەرمەند دەبن لە بڕیارێک کە نیزاع بێ لە نێوان دوو تەرەفا کە لە ئاسێکی باڵایە بوونی ژمارەیەکە جاءتر ئەو ژمارەیە دەبێ 50 بێ 100 بێ و بوونی ڕێیەکی گشتیە لەگەڵیا کە ئەمە لە ڕوکنی داوای یاساییەکە ئێمە هەیە. بەڵێ بەدڵنیاو دەتوانم پێت بڵێم ئەو ژمارەی کە کۆکراوەتەوە پێش ئەوەی ئێمەش ڕای بگەێنین بێین بە میدیا ئیکتیفای ئەوەیە کرد داوای یاساییەکەی پێ تۆمارکەین بەڵام ئێمە هەر تەنها بە خاتریەوەی کە گلەی و گازندەی موچەخۆران و فەرمانبەرانمان نێتە سەر یامان بە ڕاگەیاندن و بە میدیا ئەگەر نە ئیکتیفای ئەوەی هەیە داوای یاساییەکە تۆمار بکات و ڕێکارە یاساییەکانی خۆی تێپەڕێنێت و دادگاییەکە دەست پێ بکات. کاکەڵشۆ من بەر لە بەرنامەکەم چەند پەیوەندێکم لەگەڵ چەند فەرمانبەرێکا کرد ئەوترێت تەمان هیچی ئاگای لەم بابەتە نەبوو ماڵتم تا چەندێەوە وەکو فەرمانبەرێک وەکو موچەخۆرە گلەیتان هەیە زۆر گلەی هەیە زۆر ناڕازیە زۆر بێتاقەتە بۆی کە موچەکانی وەرنەگرتووە لە کاتی خۆیان لە کاتێکدا بەغدا موچەکەی بەتاوی نادە وتم ئەی بۆم هەڵمەتە چیت کردووە تو ئاگاداری ئەم هەڵمەتەی من بەرنامەیەکم لەسەرم تەوەرە هەیە هیچی ئاگای لەم بابەتە نیەوانە بەڵام ئێمە بینیمان لە کاتی ناڕزایەتەکانی پاشەکەوتی موچە زۆرینەی شار و شارشکەکانی هەرێمی کوردستان ڕۆژان لەسەر شەقامەکان لە ڕێگەی ئەم چالاکیە مەدەنیەوە کە سکاڵایە بەڵام
وەکو خۆپشاندانەکانی ئەمە بۆچی ئەم ساردیە بۆچی؟ بەڵێ لە ڕاستیای ما هەست ناکەین کە ئێمە هیچ جۆرە ساردیەکمان هەبێ وەکو ئەو گروپ ساردی وەکو فەرمانبەر تێدەگەم ساردیەکە بێ هەم لەلایەن ئێمە هەم لایەن فەرمانبەرێنشەوە بەڵام وەکوی جەناب بەدووتی ممکنە ئەو فەرمانبەرە بەڕێزە یاخود ئەو موچە خۆرە ئاگداری ئەوە نەبێت کە چالاکیشی لەم جۆرە هەیە و یەکێک لە شوێنە دوورە دەستەکان بێت لە سنتەری شارەکانەوە زۆر متابعی میدیا یاخود کەناڵەکانی ڕاگەاندن نەکات کە لەوانەیە ئەمە هۆکار بێت کە تەمە ناکەم ئەم بەرنامەش جاریتر بچێتەوە خزمەتیەوەی کە چۆن فەرمانبەران لەو چەند ڕۆژەکەمەی کەماوە بتوان وەکالەتەکان کەنەوانێ و بیگەنە دەستی ئێمە و ژمارە تەلەفۆنی ئێمە و ناونیشانی ئێمە هەموو ئەو گروپ و کۆمەڵە و چالاگوانانەی کە هەستاون بەم ئیشە بەردەسە لە هەر شوێنێکا بێت بۆی بتوان پەیوەندیان لەگەڵا بگرن و ڕێکارەکانی کردنەوەی وەکالەتەکان پێ ڕابگەن دوجار وەکالەتەکە بگەنەوە دەست ئێمە بۆیە ڕاستە ممکنە لێرە و لەوێ فەرمانبەر یاخو موچە خۆرێ ئاگداری ئەم کەمپین و ئەم چالاکی ئێمە نەبێت بەڵام ئێمە حەدی ئیمکانەوەی کە هەوڵمان ناوە هەموو کەناڵانەی پەیوەندی خۆمان بخەینەگەر بە خاتریەوەی کە هەمووان ئاگادار بن و بە خاتری ئەوەی کە موچە خۆران و فەرمانبەران و مامۆستایان هەمویان لەوە ئاگادار بکرێتەوە کە ئێمە کارێکی وامان هەیە و کۆمەڵە کەسی خۆبەخش لە پارێزەران بڕیاریان ناوە کەیسەکەمان بۆ ببینن تەنیاکردنی ئەوان ئەنجامدان یاخودکردنەوەی وەکالەتێکە بۆ پارێزەرەکان بۆ بینینی دادوینیەکە ئێوە پاڵپشت بە چی یاسایەک ئەم سکاڵایە لە حکوومەتی هەرێمی کوردستان تۆمارەکەن پاڵپشتە یاسایەکەوە نە بەهێزە بتوان بیبەنەوە؟ بەڵێ تەبیعی ئەمە ڕوکنە یاساییەکەیەتی کە سەر لەبەری لە ڕووی تۆمارکردنی داوای یاساییەوە لە ڕووی ئەو دەفعانەی کە پارێزەرەکانمان پێویستە بۆ لایحەی قانونی ئامادەیکەن و ڕوونکردنەوەی پێبن ئەمە هەموو لەسەر ئەستۆی پارێزە بەڕێزەرەکانمانە بەڵام ئەوەی کە گەشتۆ بە ئێمە لەسەر ئیسنادن یاسای میزانەی عێراق کە ئەم یاسایەکی موحەدە بۆ سەر تاسەری عێراق کاری پێکرێت و لێدوان و تەسریحاتەکانی وەزارەت جەنابی وەزیری دارایی لە عێراق و خودی لێدوانەکانی وەزیری دارایی پێشوو لە کابینەی هەشت کە هەردوو لایەن ئاماژە بەوایەن کە بەڵێ موچەی موچە خۆران لە هەرێمی کوردستانە لە یەکێکی 2009 سەرف کراوە و ئەو بڕە موچەیە کە بەغا ناردێتی ڕاستەخۆ بۆ موچە بۆ نەکا بۆ شتی تر بۆیە ئێمە هاتوین لێرە داوایەکمان تۆمار کردو بۆ یەکلایکردنەوەی ئەم نیزاعە کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغایە بۆی بزانین کەسی بەرپرس یاخود ئەوەی کە مقەسرە لەم پێنەدانی ئەم موچەیە کێیە و بتوانرێت قەرەبووی فەرمانبەران کەنەوە بۆ گێڕانەوەی ئەو موچانەی کە هەیە زۆر باشە دوو شت هەیە یەکیان گلەیەکیانەوەی کە هەستەکەین واقع بێ گلەیەکە بە جۆری لە جۆرەکان وەڵامت دامەوە کە مەسەلەن پرۆژەکەتان باش نەگەیشتوتە لای فەرمانبەران ینی چەناڵەکانتان تاقەکەی زەعیفوە بۆی بگاتە هەموو فەرمانبەرێک بەڵام جۆری دووەمی قسەکە لەوەدا ئێوە ناوچەیی پێوە دیارە بۆ نمونە ئەوترێت زۆرتر ئەم باسە و ئەم پرۆژەیە ئەم کاری ئێوە زۆرتر لە ناوچەی سلێمانیا تۆخ بۆتەوە بۆ نمونە لە دووهۆک لەوەی ئەمە نەبینرێت لە هەولێرم بەم شێوازە کاری لەسەر نەکرابێ تا چەند ئەمە ڕاستە بۆ نمونە موچەخۆرێک لە دووەک چۆن ئەم کارە بکە لە هەولێر ئایا ئێوە لە هەموو شارێکی هەرێمی کوردستان لە هەموو پارێزگایەک ئەم شوێنتان هەیە بۆ ئەم کارە؟ بەڵێ لە ڕاستیە بەشی یەکەمی پرسیارەکە دەوەی کە بڵێم وەڵایی ئێمە کەناڵ و ئەوەی کە بەدەستمانەوە بووە لاواز بووە من وای نابینم بە پێچەوانەوە یعنی خۆشبەختانە هەم پارێزەرەکان ئەوانەی کە تەکلیف کراون بۆ تۆمارکردنی داوای یاسایی خەڵکانێکی زۆر دیار و جێی متمانن یعنی هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێمە بۆ خۆمان بڵاوکراوێکی باشمان بۆ کردووە و بەرنامجی ئەعلامی هاوشێوەی ئەمەمان بۆ ئەنجام داوە و بەشێک لە دەستگا میدیاییەکان بە هەر چوار جۆرەکەی و بڵاویان کردوێتەوە حەدی ئیمکان ئەوەی کە ئەڵێم نەگەیشتووەتە هەموو فەرمانبەران لەوانەیە باشێک لە بەشەکانی عنی زەمبی موچەخۆرەکە یاخود هەر بۆ خۆی مهتەم نەبێ بەوەی کە ئاگداری جۆرێک لە مەویسی نابینن ممکنە ئەمەش چونکە بەداخەوە لە هەرێمی کوردستانە دۆخێک دروست کراوە هەمووان بە جۆرێک ناومێت کراون ڕەشبین کراون بەوەی کە تووریستکاییەک نەبێ و متمانەی بە دادگاکان نەمێنێ و متمانەی بەو کارە مەدەنیانە نەمێنێت بەڵکو بە پێچەوانەوە خەڵک تووشی ڕەشبینی بکات و پێی وابێ هیچ گۆڕانکاریەک نابێ کە لە کاتێکان بە بۆچوونی ئەمە نەخێر ئێمە پێمان وایە
پێویستە گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر بە دادگاکان ببورە لە گرتنەبەری ڕێکاری یاسایی لە دادگاکان بکەینە کولتورێک و بکەینە بنەمایەکی ئەساس بۆ کارکردن و حکومڕانی و مەبدە لای تاک چونکە ئەگەر بێت و ئێمە دادگاکان هەرچەندە خراپ بێت ئەوە ئێمە بێت کار بۆ بکەین کە ئیسلاح بکرێت و فشار بۆ بکەین کە هەموو ئەساتانە سەربەخۆ بێلایەن بکرێت نەکە ئەوەی کە وازیان لێبێنین لەسەر پرسیاری دووەمت لەسەر ناوچەی لە ڕاستیە ئێمە بە هیچ جۆرێک بە شێوەیەک لە شێوەکان چالاکیەکەمان ناوچەی نەکردووە بەڵکو بە پێچەوانەوە تەنانەت خودی ئەو پارێزەرانش کە تایەتی لە پارێزەرە لە هەولێر دانیشێت و هەر لە پەیوەندەکانیشا ئێمە هەموو ئەو چەناڵانەی کە لەبەردەست خۆمانایە هەڵمان ناوە تەختی هەموو هەرێمی کوردستان بکەین بە نمونە من بۆ خۆم خەڵک لە دهۆکەوە پەیوەندی کردەوە داوای ئەوەی کردو کڵێشەکە بنێرێ بۆ ئەوەی کە بتوانرێت وەکالەت بکاتەوە لە گەرمیان بە هەمان شێوە لە هەریەکە لە ناوچەکانی پشدەر و بتوێن و چەمچەماڵ و ناوەندی سلێمانی و لە ناوەندی پارێزگای هەولێر بۆیە ئێمە چالاکیشی گشتگیرەکەین و چالاکیەکە بۆ وەرگرتنەوەی مافێکی موچەخۆرانە کە ئەتوانم بڵێم موچەخۆرێک لە زاخۆ لی زەرمەند بووە هەتاوەکو موچەخۆرێک لە کەلار و لە ئەو ناوچە سنووریانە بۆیە هیچ فەرق و جیاوازیشی نییە و ئێمە کارێکی چالاکیی مەدەنی سەرتاسەریە بەبێ ئەوەی کە بڵین تابعی ناوچەیەک وێ بۆ یاخود ببێتە مڵکی ناوچەیەکی دیاریکراوە زۆر باشە ئێوە بێشک لەگەڵ پارێزەرەکان کام هەنگاوتان ناوە بە پێی دەقە قانونیەکان شارەزان ئەمەوێت بزانم کە دادگای فیدراڵی ئەو توانایی هەیە لە ڕووی یاساییەوە هەرێمی کوردستان بێنێتە ژێرباری ئەو یاسایە بەڵێ دادگای فیدراڵی دادگایەکی باڵایە بۆ یەکلایکردنەوەی ئەو دۆسیە یاساییانەی کە ئەکەوێتە بین یعنی ئەو یاسایانەی کە سروشتی فیدراڵێتیان هەیە باشە بۆیە بە پێی قانون بۆی هەیە بەڵام دوجار دادگاکە چۆن بڕیارەوە ئێمە بۆ خۆی ئەو بەڵگانەی کە لە بەردەستایەوە هەموو ئەوانەی چ لە میدیا بڵاو کراوەوە چ بە پێی یاسای موازنەی ساڵی 2019 لە مەساڵحی فەرمانبەرانە و هەموو ئەمانە بە لایحەی قانونی دەخرێتە بەردەم دادگا بەڵام دوجار دادگا چ بڕیارێگەیە چۆن بڕیارەیە ئەوە ئەمێنێتەوە بۆ دوایی و ئێمە ناتوانین لە ئێستاوە بڕیاری ئەوە بین کە بڵین 100% ئەمە لە بەرژەوەندی فەرمانبەران یەکلای یەکرێتەوە یاخود نەخێت لە بەرژەوەندی ئێمە یەکلای ناکرێتەوە بۆیە ئەوە هەموو ئەو بەڵگانەی کە لە بەردەستایە و بە پێی یاساکە ئەوەی کە وەک چۆنەڵی سەرەتایەکە بۆ زانینی ئەوەی کە ئێمە ئایا مافەکەمان خوراوە بەڵێ خوراوە پاڵپشتی قانونیمان هەیە بڵێ هەمانە بەڵام دوجار دادگا چ بڕیارێگەیە ئەوە کەوێتە سەر دادگا و دادوەرە بەڕێزەکان لە دادگای باڵای ئیتیحادی و بێگومان دادگای ئیتیحادی توانای قانونی و پاڵپشتی قانونی ئەوەندەی هەیە کە بتوانێت ئەم کەیسە حەسم کابەلایەکە جا لە بەرژەوەندی فەرمانبەران بێ یاخود بە پێچەوانەوە بیرمە وەزیری دارایی پێشوو با بڵین وەزیری دارایی پێشوو لە کۆنگرێکی ڕۆژنەمانیدا وەڵامی ڕۆژنامەنووسێکی بەم شێوەدایە وتی ئێوە ئەوەندە ژمارە موچەی ئەوەندە مانگەتان بواتۆ بەڵام ئەوەندە مانگەتان پێداوە ئەو کات نزیک بە 2 مانگی نەدرابوو ئەو بەو شێوەیە وەڵامدایە وتی ئەو موچەیە کە لە بەغداوە دێت تاو نەکراوە ئێمە لە ڕێگەی و موچانەوە هەوڵمانداوە تەواویکەین تەکمیلەیکەین بۆ مانگەکەی تر تا چەندەوە بڕواتان بەم قسەیە هەیە بەڵێ لە ڕاستی ئەو پاساوانەی وەزارەتی دارایی خودی حکوومەت یاریمی کوردستان لە چوارچێوەی ئەوە خۆی ئەبینیەوە کە حکوومەت یاریمی کوردستان دانی بەوا ناوە کە ڕاستە لە یەکێکی 2019ەوە حکوومەتی ناوەندی موچەی ناردوو بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوان هاتوون لە قەرزی تر و لە کاری ترا سەرفیان کردووە کە ئەمە بۆ خۆی پێچەوانەی یاساکەیە لە یاساکەی قانونی موازنە شتێک نەهاتۆ بە ناوی ئەوەی کە بڵێت ئێمە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە نێرین بۆ پێدانەوەی قەرزی کۆمپانیەکان یاخود بۆ هەر کارێکی تر بۆیە بە واسحی بە سەریحی لە یاسای موازنەی عێراقی فیدراڵە هاتووە کە عێراق مولزەمە بە ناردنی موچەخۆران لە هەرێمی کوردستان بە مەرجێک کە 250,000 بەرمیل ڕادەستی ناوەند بکرێ کە بەداخەوەیشی کە هەرێمی کوردستانەڵێ کە ئەو 250شی ڕادەست نەکردەوە بەڵام ناوەند تاوەکو ئێستاشی لەگەڵا بێ بەردەوامە لە ناردنی موچەخۆران بۆ هەرێمی کوردستان بۆیە بە سەریحی هیچ مەجالێکی بۆ تەفسیر و تەویل نەهێشتووەتەوانێت کە بڵێت
ئەم بڕێی کە نردوێتی ناوەن بۆ سەرفکردنی هەر شتێکی کە بێت جا هەرێمی کوردستان هەر پاساوێکی هەبێت لەوەی کە لە کاری تر و لە پرۆژەی ترا خەرجی کردووە خودیاوێتەوە بە قەرزە ئەمە نابێتە پاڵپشتیەوەی کە بتوانێت پاکانەی بۆ بکات لە بەردەم دادگایە چکە دوجار ئەوە یاسایە بە وازحی هاتووە وەک چۆن تۆ ئەڵێیت ئەو دامەزراوەیە ئەوەنە میزانی هەیە بۆ موچە کە ئەمە لە مەبدەی دارایە پێوتێ یعنی سابتەیە یعنی مەجای گۆڕانکاریتیانە بۆیە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان و دەست فەرمانڕەوان لە هەرێمی کوردستان باس لەواکەن کە ئەمە گۆڕانکاریان تیا کردو بۆ قەزەی تر کە ئەمە نابێتە پاڵپشتێکی یاسایی باش دەشوترێ ینی حکوومەت هەرێمی کوردستان هیچ پاڵپشتێکی یاسایی نەبوو پاشەکەوتی ڕاگەیان ئەمەش با بێتە پاڵی بەشێک لە فەرمانبەران واڵن باشە کاکەڵشۆ گەڕێمەوە لای بەڕێزت فەرمانبەرێکم لەگەڵە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بەڕێز ئاتا ئەحمەد فەرمانبەری سکاڵاکار کە بەڕێز کاک ئاتا یەکێکە لەو فەرمانبەرانی کە سکاڵای لای ئێوە ببوورە وەکالەتی کردوێتەوە و سکاڵای هەیە کاک ئاتا ئەحمەد سپاس بۆ پەیوەندی تەلەفۆنیەکەت ئەمەوێت چەند پرسیارێکت لە ماوەکی کورتە لێ بکەم سەرەتا حەزەکەم بەڕێزت وەکو فەرمانبەرێک پێم بڵێ لە ساڵی 2019 چەند موچەت وەرگرتووە لە کاتێکدا حکوومەتی عێراقی 6 موچەی ناردووە بۆ هەرێمی کوردستان سڵاوی خی گەورە لە جەناب و لە میوانە بەڕێزەکەت و هەروەها لە بینەرانی کەناڵی پەیام من ئاقا قادر یەکێک لە موچەخۆرانی هەرێم ئێمە من چوار موچەم وەرگرتووە لە ساڵی 2019 لە مانگی 2019 و دوو سواری 2019 ڕاستە من چوار موچەم وەرگرتووە هێشتا کە دوو موچەیکە وەرنەگیراوە بەڵام ئەو وەزارەتانی کە چوار موچەیان وەرگرتووە ئەگەر هەڵە نەبم تەنها وەزارەتی پێشمەرگا وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی و وەزارەتی دادن باقی وەزارەتەکە ئەوان تەنها سێ موچەیان وەرگرتووە واتە مانگی ئازاری ساڵی 2019 وەرگرتووە ئەمە لە کاتێکا کە وەکو جەنابتان لە بەرنامەکە ئاماژەتان پێیە حکومەتی ناوەندی لە کەناڵە فەرمیەکانی خۆیەوە ئەوەی ڕاگەیاندووە هەم وەزیری دارایی و بەرپرسانی تری حکوومەتی ناوەند کە ئەوان ئەوانی باشە بودجە و موچەی حکوومەتی هەرێمیان ناردووە بەڵام ئێمە تا مانگی چوار موچەمان وەرگرتووە و زۆربەی وەزارەتەکانیش مانگی سێیان وەرگرتووە ئێوە پاڵنەرەکان چی بوون بۆی کە وەکالەت بۆ کۆمەڵە پارێزەری خۆبەخش بکەنەوە بۆی سکاڵا تۆمارکەن لە دادگای فیدراڵی لە ڕاستیە ئێمە پێشتر وەک ئاشکرایە لە ساڵی 2015 حکومەتی هەرێم کێشەکاریەکی تەواوی کرد بەرامبەر بە موچەخۆرانی خۆی و فەرمانبەران و ئامۆسایان ئەو کێشەکارانە بەردەوام بوون بە چەندین دیان و بەهانەی جیاواز کە قەیرانی دارایی و کە کێشە لەگەڵ حکومەتی ناوەندی و شەڕی داعش و ئەمانە هەبوون سەرباری ئەوە بۆ خۆی قەیرانەکە دەژێت پرسیارایە و جێگەی گومانە بەڵام لە ساڵی 2019 هیچ کام لەم دیانوانە نەماون لەگەڵەوەشا کە بەشەبوودجەی تەواو لە حکومەتی ناوەندی وەڵای ئیدعاکەن کە ناردویانە و بەڵگە هەیە کە نێردرابێت بەڵام ئێمە تا ئێستا دوو موچەکەمترمان وەرگرتووە زۆربەی وەزارەتەکانیش دوو موچەکەمتریان وەرگرتووە هەروەها ئەو هەوڵەی کە لە ساڵانی ڕابردووە درا فەرمانبەران و موچەخۆران هەرچی لەسەر شەقامەکانەوە بایکۆتی دەوامیانە کرد مامۆستایان بایکۆتی قوتابخانەکانیانە کرد لە ئێستا ئەم هەوڵە گۆڕاوە بەم هەوڵەی کە ئەم پارێزەرە خۆبەخشانە کە زۆر جێگەی ڕێز و سپاسە ئەوان هەستاون بەم هەوڵەکە داکۆچی بکەن لەم مافە خوراوەی موچەخۆران و مافەکە بەدەست بێنەوەگێت ئێمەش بۆیە ئەوانمان بە بریکار ڕاستماردووە و لە سپاسەوە ئەمە ئەرکەمان بۆوان سپاردووە زۆر باشە وەکو کۆتا پرسیارم کاگاتە داوای چیتێ بۆ فەرمانبەران قوربانجانی من داوایەکی زۆر گرنگمەیە دوای ئەوەی کە زۆر سپاس و ڕێز و ستایشمان هەیە بۆ ئەو پارێزەرە خۆبەخشانە داواکارم لە سەرجەم مامۆستایان فەرمانبەران موچەخۆران کە هەوڵ و هیمەتی خۆیان بخەنە کار چارەکێک لە کاتی خۆیان بگرن ساعت لە کاتی خۆیان بگرن ئەوانیش کۆشتێک بکەن تێبخۆشن بۆ ئەو مافەی خۆیان بچن لە لای دادنووسەکان ئەو بریکارنامەیە فڕ بکەنەوە لەو ئەو پارێزەرانە ڕاستکردن کە هەستن بەو کارە چکام وایە
یعنی دەستیان لە دویان ببێتەوانێ و هیممەتێ بکەن بۆ مافەتی خۆیان. ئێستا ئەوانە و پارێبەرانە هەموو ئەرک و ماندووبوون و هاتوچۆنێک لە ئەستۆ ئەگرن بەدێ هیچ بەرامبەرێک ئەو کارەکەن کام وایە موچەخۆران مامۆستایان فەرمانبەران هەر هەمیان بەدەمیانەوە بچەن. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز عەتاقادر فەرمانبەری سکاڵاکەر. کاک هەڵشۆ گەڕێمەوە لای بەڕێست ئێمە بینیمان لە کۆنگرێکی ڕۆژنامانیدا لە سەرەتای پەسەندکردنی بودجەی عێراقا حکوومەتی هەرێمی کوردستان مژدانەی لابردنی پاشەکەوتی کرد و بە جۆرێک لە جۆرەکان فەرمانبەران بەمە دڵخۆش بوو. بەڵام ئەوترێت ئەمە جۆرێکی تری پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە. کات بە زەقی نیوەی موچەکەت پێدرا، بەڵام ئێستا موچەکە بە کاملی مانگەکانت لێ پێناترێت. ئەمەش وایە؟ لە ڕاستیە بابەتی پرسی لابردنی پاشەکەوتی موچە جگە لە دروستکردنی هەڵایشی ئەعلامی لەوە زیاتر لەوە خۆی نەئەبینەوە، ئەو نە کاریگەری ڕاستە خۆی لەسەر ژیان و قوتی موچەخۆران نەبوو. ئەوەندەی ڕێکارە ئیداری و داراییەکانی تر لە هەرێمی کوردستان کاریگەریان هەیە. بە نمونە تاوەکو ئێستا لە بەرزکردنەوەی فەرمانبەران کە کاریگەریشی ڕاستە خۆی هەیە لەسەر موچە و ستێپی فەرمانبەران کە حکوومەت هەرێمی کوردستان تەواو پێچەوانەی یاسا ڕای گرتووە بۆ ماوەی نزیک بە 5 ساڵە کە ئەمە کاریگەری هەیە و لەگەڵ جێڕانەوەی ئەو مافەی تریان کە ئەویشەوەیە کە ئێمە ئێستا لە مانگی تەموزین هەتاوەکو ئێستا موچەی مانگی نیسان وەرنەگیراوە بەشێکی زۆر لە وەزارەت و دام و دەستگاکان لە هەرێمی کوردستانە لەگەڵ نەجێڕانەوەی ئەو قەرزانەی کە حکوومەت هەرێمی کوردستان لەسەر شانێتی کە بەپێی یاسا پێویستە هەموو سی ڕۆژجارێک موچە دابەش بکات. بۆیە پێم وایە لابردنی پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستان ئەوەندەی هەڵایەکی ئەعلامی بوو بۆ جوانکردنی ئەو دەسەڵات و حکومڕانی کە ناوی حکوومەت هەرێمی کوردستانە هیچی دیکە نەبوو. ئەگەرنا کاریگەری ڕاستە و خۆکان ئەوانەی کە کاریگەری هەیە لەسەر موچە و ئیمتیازاتی موچەخۆران لە هەرێمی کوردستانە وەکو باسم کرد پێدانەوەی ئەو پاشەکەوتە بوو کە لە ڕابردووە لێ کراوە. وەخاڵی دووەم گێڕانەوەی یاخودکردنەوەی دەرگای پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بوو کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر موچەی مانگانەی فەرمانبەران هەبووە. هەتاوەکو دوای سەرباری ئەوەش زیاد حکوومەت هەرێمی کوردستان لە دەستگا میدیاییەکانەوە بانگەشەی ئەوەی کرد کە لابردنی پاشەکەوتی موچە کراوەتە دەستکەوت بۆ حکوومەت و بۆ حکومڕانان لە هەرێمی کوردستان. بەڵام لە لاکانی ترەوانێ دێت هێندە دووقات و سێقات زیاتر لێ وەردەگرێتەوە، ئەوش لە ڕێگەی وەرگرتنی باج و لە ڕێگەی وەرگرتنی هەموو ئەو ڕسوماتانەی کە لە ڕێگەی کارکردنت بەو دامەزراوانەی کە بە نمونە هەیە لە پێدانی مۆڵەتی شارەوانی، لە کەشفی کارەبا، لە ڕێگەوبان، لە ژینگا، لە تۆمارکردنی مۆڵەتی شۆفێری و هەتاوەکو دوایی. چونکە ئێستا لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە ئەمە ڕای گشتی و میدیاکارانیش کەم تا زۆر پێیان پێ نەبردووە، ئەوەیە دامەزراوەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ سەلام و عەلەیکوم پارەت لێ وەرەگرن هەتاوەکو خۆحافیزبوونی کە ئەمە خاڵێکە لەو خاڵانە یاخود برگەیەکە لەو برگانەی کە حکوومەت هەرێمی کوردستان و لە ناویشیانە وەزارەتی دارایی دەستی بردووە بۆ ئەم ئەساتانە بۆ کۆکردنەوەی پارە بە شێوەیەکی ناشەرعی بەوەی کە تۆ چۆن بتوانیت بە ڕێگەی جیاواز پارە کۆکەیتەوە. دوایین کاریان کە هەوڵێکی زۆر ئەتوانم بڵێم بێبەها و بێ ئەرزشە ئەویشەوەیە تەنگەتاوکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە پێدانی باج و زەریبەی ساڵانە کە ئەمە بۆ خۆی یەکێکی ترە لەو زەربانەی کە لێدانە لە مەبدەئی کۆمەڵی مەدەنی و لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستانە کە ئەمە چێتە زمنی ئەوەی کە لە هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستاش کاری نەکردووە بۆ باشترکردنی بژێوی ژیانی هاوڵاتی و تاک لە هەرێمی کوردستان ئەوەنەی کاری کردووە بۆ ڕوتاندنەوە وەرگرتنی کۆکردنەوەی پارە بۆ دام و دەستگاکانی خۆی. من بەرنامەکەم کراوە نەکرد لە زۆرێک لە فەرمانبەران و موچەخۆران داوایان کە کەم پەیوەندی بکەن، بەڵام کاتی من و تۆ نابوو بۆ گفتوگۆ. بەڵام بەشێکی زۆر لەو فەرمانبەرانی کە پەیوەندیان پێوە کردم، ینی باسی لەوە کرد، باست لەو پلە بەرزکردنەوەی کرد، وتی من بەڵێ پاشەکەوتەکەم لای کراوە، بەڵام هەموو مانگێک کە هەموو مانگێکیش پێنەدراوە حکوومەت هەرێمی کوردستان 90,000 لێ پاشەکەوت، 90,000 لێ ئەبوایە من لە 2015 ئەوەندە پارە بچۆیە سەر
معاشەکەم ویستم ئەوە ئیزافەکەم بەشێکی زۆری فەرمانبەران ئەو پلەی بەرز نەکراوە و پارەیە چی لێ دێت دوچارەی لە ڕاستی ئەمە خۆ ئەگەڕێتەوە کارێکی ئیداری و هەم مالیشە پێویستە بەپێی یاسای ڕاژەی فەرمانبەران هەر فەرمانبەرێک لە پلە 11 تاوەکو و پلە 5 بە 4 ساڵ جارێ تەرفیعکە بەڵام لە پلە 4ەوە بێتە 5 ساڵ و هەتاوەکو پلەیەک کە گۆڕانکاری تیاکرێت بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستانە ئەمایان ڕاگرتووە لەبەرەوەی ڕوکنی مادی هەیە لەبەرەوە هەر 4 ساڵ جارێک فەرمانبەرێک کە تەرفیعکات ئەچێتە پلەیەکی تر مەبلەغێکی پارا چێتە سەر هاوشانی ئەوە لەگەڵ دەرماڵە و لەگەڵ مخەسات و ئەوانە بەرزە بێتەوە ئەوەی کە ئەگەڕێتەوە یاخودنا بەداخۆ لەبەرەوەی ڕوئیای حکوومەت هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ڕوونیە و خودی کابینەی تازەش لە یەکەم کۆبوونەوەیەدا و ڕاگەندراوی وەزارەتی داراییش هیچ ئاماژەیەکی بۆکردنەوەی ئەم دەرگایە نەکردووە و هیچ ئاماژەیەکیش نییە بۆ گێڕانەوەی ئەم مافەکە لە ڕابردووە لە فەرمانبەران زەوت کراوە بۆیە لەسەر ئەمەش یەکێکە لەو پرسانەی کە ڕوون نییە چی لێ دێ بەکوێ دەگات زۆر باشە کاکە هەڵشۆ ئەوەندەی بیرم بێت پێشتریش چەند پەرلەمانتارێکی ئەنجومەنی نوێنەران ئەم هەنگاوایان نارد نا لەوەی کە سکاڵان لە حکوومەت هەرێمی کوردستان هەبوو لەم بارەوە ئەو هەنگاوی ئەوان ئێوە چۆن هەڵەسەنگێنن دوجاریش ئایا ئەوان نەیانتوانی ئەو ڕۆڵە بگێڕن لێەوە ئەنجامی نەبوو پێدوانی ئەم هەنگاوی ئێوە شەمان ئەنجامی پەرلەمانتارەکان لە ڕاستیە خۆی ئەگەر ڕوونی کەینەوانێ لە دادگای فیدرالی ئەوەی کە هەیە سکاڵا لە کەسی زەرمەند وەرەگرێت کاتێکا تۆ ئەبینی پەرلەمانتارێک لەو دۆخەی هەرێمی کوردستانە بە شێوەیەک لە شێوەکان زەرمەند نەبووە بە تایبەت پەرلەمانتارانی عێراق بۆیە ئەوەی کە کاری پەرلەمانتاریە لە چوارچێوەی چاودێریکردنی موئەساسەتەکانی دەسەڵاتی جێبەجێکردن لەگەڵ پەسەندکردنی یاسای موازنەدا بۆیە دادگای فیدرالی سکاڵا لەم کەسانە وەرناگرێت بۆ ئەوەی کە هەبووە پێویستە کەسی زەرمەند کە فەرمانبەران و موچەخۆرانن ئەم داوایە تۆمار بکەن بۆیە ئەوەی کە لە ڕابردووە هەبووە بەداخۆ من پێم وایە لەوانەیە ئەوەندەی زیان بێ ئەوەندەی سوودی بە کەیسەکەی ئێمە نەگەێنێت کە ئێمە لە زیانە لەبەرەو جۆرێک لە جۆرەکان هەوڵەکان یاخود تواناکان دابەشەکرێت تەمەنامە کرد کە هەمووان پێکۆستان لەگەڵا کردوون بۆم هەنگاوە ئێمە دەرگایمە کراوە بۆ هەموو کەسێک وە ئێمە لە هەموو چین و توێژەکانی تایە کە باسمان کرد لە موچەخۆران لە هەرێمی کوردستان و ئێمە ڕێکارەکانی خۆمانەگرینە بەر وەکو وتم ئەو پارێزەرانمان تەخیل کردو بۆ گرتنەبەری ڕێکاری یاسایی و چاوەڕێی بەخشینی مژدەی خۆشەکەین هەم بۆ فەرمانبەران و موچەخۆران لە هەرێمی کوردستان بەشێک لە خەڵکیەڵێ ئەمان گاوانە بە جۆرێک لە جۆرەکان بۆ لە بیرکردنی پاشەکەوتی موچەیە بۆی سەرقاڵ کرێن بە ئەم موچەی ئەم یەک دوو موچەی کە نەدراوە پاشەکەوتەکەمان لە بیرچێتەوە تا چەند ئەم قسانە ڕاستن بەڵێ لە ڕاستیە گرتنەبەری ئەم ڕێکاری یاساییە ئێمە وەکو بەشێک لە ڕێکخراوەکان و چالاگوان موچەخۆران لە هەرێمی کوردستان بۆ لە باربردنی هیچ هەوڵ و توانایەک نییە ئەمە خاڵی دوش بۆ لە بیرکردنەوەی هیچ کارێک نییە نەخێر بێگومان ئێمە ئەمە هەنگاوی شتانە بێ بۆ پاشەکە ئێمە ئەمە وەکو یەکێک لە ڕێگەکان هەڵمان بژاردە بۆ گێڕانەوەی ئەم سێ موچەیە کە بەڵگە قانونیەکان و ئەدلێ قانونی پاڵپشتی بە هێزمانەکان ئەگەر بێت و ئەمەمان سەری گرێتوانین بیر لەوە بکەینەوانێ ئەو ڕێکارانە چین کە وەرگرتنەوەی و پاشەکەوتەیە لە هەرێمی کوردستان لابردنی ئەو باج و زەریبەیە کە حکوومەت هەرێمی کوردستان بەناڕەوا دەیخاتە سەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کامە هەر موچەخۆران لی زەرمەند نین بەڵکو تاک بە تاکی کۆمەلگا لە هەرێمی کوردستانە لی زەرمەندە کابراایەک ساڵنامەی ئۆتۆمبیلەکەی تازاکاتۆ چ پێویستەکە بەو هەموو باج و زەریب سیات کراون بەڵێ بێ بۆیە ئێمە نەمان و تو هەموو کارەکان بێکەوە بەپێی ڕێکارە یاساییەکان ئێمە ئێستا بەڵگەی قانونی باش لە بەردەسایە و لە هەموو بەڵگەکان لە خزمەتیەوەیە کە بتوانین ئەم کەیسە لە خزمەتی فەرمانبەران و موچەخۆران یەکلای بکرێت بۆیە دەستمان بردو بۆ ئەمە ئەگەر بێت و ئێمە بتوانین ئەمە لە قازانجی فەرمانبەران حەسم بێت ئێمە دەتوانین بیر لە هەموو ئەو کارانەی تر کە حکوومەت هەرێمی کوردستان بە نایاسایی دەستی بۆ بردووە دەستی بۆ بەرین و ڕوبەڕووی دادگاکان و دەسەڵاتی دادوەری چ لە هەرێمی کوردستان چ لە ناوەند بکەینەوە بەرپرسیاریان بکەین هەم دەسەڵاتی سیاسی و حکومڕانی
لە هەرێمی کوردستان هەم دەسەڵاتی دادوەریش بدەین لەو میزانی کە دیعای سربەخۆیی و بێلایەنی خۆی دەکات بزانین ئەمانە بەڕاست سربەخۆ بێلایەنن و ئەگەر سربەخۆ بێلایەنیش نەبین بە بەڵگەی قانونی و بە ئەدلە بیخینە ڕوونەکە ئەوەی کە هەر بڵین قسێکی عامی میدیای و شەقام بێت. کاک هەڵشۆ ئەگەر سکاڵاکە لە قازانجی فەرمانبەران دادگا شکاندیەوە ئەو کاتچی حکوومەت یاریمی کوردستان ئەتوانێت ئەم پارێ بگەڕێنێتەوە؟ بەڵێ هەچ کاتێ دادگا بڕیاری کۆتاییە لەبارەی گێڕانەوەی ئەم موچەیە لەسەر هەر جیهەتێکی دیاریکراو ئەوە مولزەمە بێ بە جێبەجێکردنی جاو جیهەتە وەزارەتی دارایی عێراق بێ یاخود وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بێ هەر کامێکیان بێ بۆیە پابندێکا بە جێبەجێکردنی بڕیارەکەی چکە وەکوتم ئەمە بڕیارێکی دادگایکی باڵایە لە عێراقا کە پێویستە جیهەتی بەرامبەر کە هەر کامێکیان مقصر بێ لە پێنەدانی ئەو سێ موچە خۆران لە هەرێمی کوردستان دەستگا بە جێبەجێکردنی ئەو بڕیارەی کە دادگا دەری دەکات. بەڵام بۆ نمونە حکوومەت هەرێمی کوردستان وتی لە توانامانیە. لە ڕاستیە ئەمە ئەو کاتە دادگا ئیجبارێکا بە جێبەجێکردنی و ڕێکارەکانی دادگا و جیهەتی قەزایی لە ڕووی تەنفیزیەوە بڕیاری ئەمایەت کە چۆن جێبەجێکات بەسەر ئەو جیهەتای کە مقەسیرە لەم دۆسیەدا. زۆر باشۆک و کۆتا پرسیارم بەڕێستان لەم پرۆژەیە قسەتان چییە بۆ فەرمانبەران ئەوانی کەن فەرمانبەرن جۆرێک لە جۆرەکان زۆربەی کات دەردەدڵی خۆیان لای یەکترەکەن ئێستا ئەم شتە هاتوۆتە پێش قسەتان چییە بۆەوەی کە تاوەکو ئێستا ئەم ماوە کورتەی ماوە بێن وەکالەت بکەنەوە؟ لە ڕاستی ئەمە ڕوویدەمان لە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە ڕێکارێکی یاسایی و مەدەنیمان گرتووەتە بەر کە هیچ ماندووبوونێکی ئەو تۆی ناوێت تەنها ئەوەیە کە 10 خولەک 15 خولەک لە کاتی خۆیان بگرن لە هەریشێک لە فەرمانگەکانی دادنووس وەکو هەر کارێکی ترکە لەوانەیە هەر هاوڵاتیەک و هەر فەرمانبەرێک ڕۆژێ ڕۆژان پێویستی بێ بۆی کە وەکالەتێک بۆ پارێزەرێک بکاتەوە بچن لە یەکێک لەو دادنووسانە کڵێشەکەی ئێمە لە زۆرێک لە فەرمانگەکانی دادنووس بوونی هەیە ئەگەر هاتوو بوونیشی نەبوو ئەوە پەیوەندیکەن بە یەکێک لەو هاوڕێیانەی ئێمە لە هەر شوێنێگەن کڵێشەکەی ئێمەیان بۆ نێرن بۆ کردنەوەی ئەو وەکالەتە وەگەیاندنی بەدەستی ئێمە بۆی ئێمە بتوانین لەم یەک دوو ڕۆژەی کە لە بەردەستمانە ماوە چونکە ئێمە هەر سبەینێ بەڕێز پارێزەرەکان کۆبنەوە بۆ ئەنجامدانی یاخود بۆ دانانی بەرنامەی تۆمارکردنی داوای یاساییەکە بۆ ئێمە ئەوەی کە لەسەرمان ماوە ئەو وەکالەتانە کۆ بکەینەوە ڕادەستیان بکەین بۆیە تەمەناکەم فەرمانبەران و موچەخۆران ئەو کاتەکە کە ماوە لە بەردەستیانە بتوانن وەکالەتەکانیان بکەنەوانێ بە کاتێکی کەم و بیژێڕنەوە بۆ ئێمە بۆی بیخینە بەردەم ئەو تیمە پارێزەرەی کە ڕاست پێداون بۆ شێوازی گەڕانەوەکە چۆنە لە قەزایەک لە ناحەیەک چۆن بگاتەوە دەست؟ ئێمە بە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی لە هەر قەزا و ناوچەیەک بێ لە هەرێمی کوردستان بە ڕێگەی جیاواز لێ وەرەگرینەوە جا ئیتر ئێمە خەڵکێکی ترمان لەوێ هەبێ یاخود بە ڕێگەی تەکسی نێوان شارەکان کۆمەڵایەتیەکان تا چالاکن لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتی و میدیا توانیمانە سوودێکی باشی کۆمەڵایەتەکەتان چۆن پەیوەندیتان؟ ئێمە ژمارەکانمان بەردەست و بڵاوکراوەتەوانێت لە دەستگا میدیاییەکانە کە هەر پەیوەندی بکەن بە هەر کام لەو ژمارە تەلەفۆنانەوە لە ڕێگەی ڤایبەرەوە ئێمە ئەو کڵێشایان بۆ ئەنێرین و لە کڵێشەکان ناوی سەرجەم پارێزەرەکانی تایە ئەوان تەنها ئەچوون لە فەرمانگەکانی دادنووس ڕێکارە یاساییەکانی تەواوکەن و بۆ ئێمە ئەجێڕنەوانێ هەر بەو ژمارە تەلەفۆنانە ئێمە ئەتوانین لە هەر کوێک بێ لیان وەرگرین جا لە قەزایەکی دوورەدەست بە یاخود لە سنتەری شارەکان. بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاح چالاکوانی کۆمەڵی مەدەنی. زۆر سپاس بۆ تۆرە لەگەڵمان بووی. زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ ئێوە تاوکو ئێستا بینەرمان بوون تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم. شەوێکی شاد.